پەیوەندیەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ دوژمن و لەگەڵ دۆست و لەگەڵ یار و نەیاریە وەکو خۆی نەقڵ کراون زۆرترین حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو خۆی نەقڵ کراوە ئەگە سەحابەیە گومانی هەبێ فەرمێ بەخواوتی وا یاوتی فە تا ئەو حەدە بڵێ گومانەکەشی ئەگەر خوا نەخواستە شتێک هەبێ نەقڵی کردووە نازانم ئەوەی ودیان ئەوەی ود هەموو ئەمانە وەکو خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی خۆیاست تووڕەبوونەکانیشی نەقڵ کراون واتە پێغەمبەری خوا لەسەر عاتیفە ژیانی نەنووسراوەتەوە لەسەر پەرجەکردار و تاری ژیانی نەنووسراوەتەوە چۆن نووسراوەتەوە وەکو خۆی ئەگەر گلەیە لە پێغەمبەری خوا کرابێ وەکو خۆی نەقڵ کراوە ئەگەر شتێک لە دەستی سەحابە قەوما بێ لە وەکو لە ئوحودا قەوما وەکو خۆی نەقڵ کراوە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵەوە موقفێکی هەبوو بێ وەکو خۆی نەقڵ کراوە بەخوا ئەمە نابێ بۆ قیادەیە جوان نییە و ئەم سیفەتانی باس کرێ و نابێت لە تاریخا و بۆ کاتێکی خۆی بووە ئەمە بەڕێیەکی یان بەتانێکی پیان باکە شتیوان نییە یامی بنووسێ چکە ئەمە قیادەیە چکە ئەمە سەرکردەیە نابێ هیچ شتێک لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ون بێ ئەگەر لە بەرژەوەندی دوژمنەکانیشی بێ حەدیث و ئایەتەکان قسەیان لەسەر کردووە سبحان الله چکە ئێستاکەنە هەر کەسێ بێ ژیانی گەورەیە بنووسێتەوە بەس چاکەکانی باسەکە دوژمنەکانیشی بەس خراپەکانی نەقڵەکەن ژیانی پێغەمبەری خواوانە بۆ صلی الله علیه و سلم حەچی هەبوو نەقڵ کراوە بۆ ئێمە